المرسلين وعلى آله وصحبه أجمعين. أمرو شمات سواري ربيعي يكمي 1446 كوتي بەرامبەر بە 7/9/2024 میلادی بەشی منداڵ و نەوجەوانانی کوڕان لە بەڕێوەبەرەتی پەروەردەی نووسینگەی دەستگای نووری حیکمە هەڵدەستێت بە سازدانی ئاهەنگی کۆتایی هاتنی ساڵی خوێندنی 2023 و 2024. لە دەوامی ئێواران سەرەتای ئاهەنگەکەمان بەرەکەتدار و ڕازاوە دەکەین و ئارامی بەدڵەکانمان دەبەخشین بە چەند ئاەتێکی قورئانی پیرۆز کە لەلایەن قوتابی دەستگا بەشیر محەممەد دەخوێندرێتەوە. با بەڕێزیان بفەرموویت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا. صدق الله العظيم. خی گەورە پاداشتی قوتابی ئازیز بداتەوە. ئامادەبوانی خۆشەویست، ئێستا وتەی بە خێرهاتن و چەند ڕوونکردنەوەیەک پێشکەش دەکرێت کە لەلایەن مامۆستا محەممەد هەنارەیی بەرپرسی بەشی منداڵ و نەوجەوانانی کوڕان پێشکەش دەکرێت. با بەڕێزیان بفەرموویت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. أما دبواني عزيز بريس جنابي سروشي دزگای نوری حکمة و ئەندام و مامۆسانی خەمخۆری دەستگای نوری حکمە، دایک باوکانی ئازیز و خەمخۆری ڕۆڵەی داهاتوتان، پڕ بەدڵ خۆشحاڵین بە هاتن و ئامادەبوونتان بە خێراتتان دەکەین بۆ ئاهەنگی کۆتایی هاتنی ساڵی خوێندنی 2023-2024. پێتان دەڵێن تیبتم وطاب مەمشاکم وتەبەوەئتم من الجەنەتی مەنزیلا. خی گەورە بە هەر هەنگاوێک هاویشتوتان پاداش و ساوابتان لەسەر بداتەوە. ئامادەبوانی عزیز، طبعا خی گەورە الحەمدوللا تەمەنی پێبەخشین کەوا ساڵێک پێیەکەوە لە خزمەتی قورئانی پیرۆز بووین، ساڵێک کەوا کۆمەڵەشتی نوێ دەربارەی ئادا و ڕەوەشتی قورئانی فێر بووین، بەشێکی قورئانی پیرۆزمان لەبەر لەگەڵ قوتابیانی عزیز. سوپاس و ستایش خی گەورە دەوێتەوە لەو جەوە فەساد و خراپەی کە ئێستا هەیە الحەمدوللا هێشتا کەسانێک هەن کە دانەوێت جاتر و زۆرتر لە قورئانی پیرۆز شارەزا بن و لە بەروومەکەی بخۆن. هەلێرەوە دەستخۆشەی گەرم لە مامۆسانی بەڕێز دەکەم کەوا توانیان ئەم ساڵی خوێندن لەگەڵمان بەردەوام بن بە ساردی و گەرمی و خۆشی و ناخۆشی و نەبوونی کەوا هەوڵیاندا الحەمدوللا توانیان ساڵێک بێکەوە لە خزمەت قورئانی پیرۆز بەسەر بین. وەروها دەستخۆشی دایک باوکانی ئازیز دەکەم کەوا لە ماوەی ئەو ساڵەکەدا قوتابیانیان بە گەرم و گوڕی بەرەو دەستگا دەهێنان لەوەی بەردەوام بن لەگەڵ قورئانی پیرۆز. بەڕێزان، ئەمڕۆکە کە کۆتا ڕۆژی ساڵی خوێندنی 2023-2024 بوو، لە یەکوانەدامە قوتابی یەکەمەکان ئینشاءڵڵا خەڵات دەکەین و نمرەکان ڕادەگەێنین. چەند ڕوونکردنەوەیەک هەیە پێویستە بیزانین. بەڕاستی یەکەمیان پێشتر باسمان کردیەکەوە ڕێژەی دەرچوون لە دەستگای نووری حیکمە
لەوانەی خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز 170 واتە کەمتر لە 7 بەکەوتوو هەژمار دەکرێت کەمتر لە 7 لەوانەی خوێندنەوە لەبەرکردنی قورئان بەکەوتوو هەژمار دەکرێت بەڵام لەوانەی پەروەردە و لەوانەی کانیا و وانەی تەجوید 150 سێ دەرەجەش وەکو هاوکاری دایتمانەوە قوتابیانی کەوا نزیک لە دەرچوون لەوەی دەربچن ینی سێ دەرەجەی بڕیارمان هەبووە ئەو ڕۆکە ئەوەی کە نازح و سەرکەوتوو بووە کارتەکانیان دەینەوە تەمان یەکەمەکان خەڵات دەکەین دواتریش ئەوانەی کە نەوەتیان هینایە نمرە نایەبەکان ئەوانش خەڵات دەکەین و دواتریش ئەوانەی کەوا دەرچوونە کارتمان و دروست کردینە کارتی دەرچوون بەڵام ئەوەی کە نمرەی پێویستی بەدەست نەهینایە ئەوانە تەنها نووسا و مالۆکردنەوە نمرەکانمان لە بۆ نووسینەکەوە پێویستە دەوری دووەم بکەنەوە ینی فرسەتێک و هەلێش کە دەینەوە کەسانی کەوا وەکو نمرەی پێویستیان بەدەست نەهینایە لە ماوەی داهاتوو کە لەسەر نووسراوەکەی ئاماژەوان پێکردیا لەوانەی تەجوید و پەروەردە و کانیا و خوێندنەوە 21/9/2024 تاقیکردنەوەی دەوری دووەم دەکەن کاتژمێر 3 21/9 لە نووسراوە کەسەوان ئاماژەی پێکرا بە زۆکو بهێناوە پێتان دەڵێم لە 28/9 تاقیکردنەوەی لەبەرکردنە داوامی ساڵی نوێشمان دەکەوێتە یەکەمین شەممە لە مانجیدا کە 5 دەیە بەڵام ئێساوەش ڕای دەگەین کە ئەوەی کەوا سێشەمان بەیانیانە با سێشەم ئێوارەکەی بێ و ئەوەی کەوا هەموو ڕۆژ بەیانیانە یان ناتوانانی سێشەمان بێت ئەوانە دێنە شەموان وەکو باسمان کرد 5 دا یەکەم ڕۆژی داوامی ساڵی نوێمان دەبێتن خاڵێکی دیکە بەڕێزان طبعا ئەمە ساڵانی ڕابردوو یەک پۆشیمان هەبوو کە بریتی بوو لە قەمیسی سپی لەگەڵ پانتۆلی ڕەش یان ڕەساسی ئەو ساڵ دەمانێت گۆڕانکاریەکی بکەین ئەویش هەر قەمیسە سپیەکەی لەگەڵدایە لەوەی کولفەی زیاتر نەخێنە سەر دایک باوکان لەگەڵ شەرواڵی کوردی لەوەی منداڵەکان بەڕاستی هەم لێڕابێن لەگەڵ ئەجوی بەرگە و پێیان ئاسایی بیت و هەم ئەوەش شیاوتر و جوانترە لە بۆ قوتابیانی قورئان و خاڵێکی دیکە بەڕێزان لە ڕۆژانی شەممە ئێواران ئەمە پێشتر ساڵی پار قۆناغی یەکمان نەبوو ئەو ساڵەکەش بە تەدریجی قۆناغی دوومان نابی یعنی ئەو قوتابیانەی کەوا لە قۆناغی دوونە ئەگەر بکەون یعنی لە دەوری دۆمیش دەرنەچن یان دەی بێنە بەیانیان یا بچنە سێشەمان چونکە لە شەموان ئێواران لەبەر نەبوونی شوێن ناتوانین بەڕاستی قۆناغی یەک و دوومان هەبیتن لەوێ قۆناغی یەک و دوومان نابی و سەبارەت بە وەرگری تەڵەبەش لە بۆ ساڵی دابێ طبعا ئەمە ڕۆژانی شەممە ڕاستی شوێنمان نییە ناتوانین تەڵەبێ وەرگین بەڵام ڕۆژانی داها ڕۆژانی جگە لە شەممە لە بەیانیان بە تایبەتی کێشەمان لە وەرگری تەڵەبەی نییە لە 22/9 هەتا وەکو 25/9 کاتژمێر 8:30 بەیانیە تا وەکو 11:30 بەیانی لێکوانە خزمەت دەبین هەم ناونووسین و هەم مقابلە بەیەکەوەیە یعنی ئەو ڕۆژی کە تەڵەبە دێ هەم ناونووسینیش و هەم مقابلەشە 22/9 هەتا وەکو 25/9 بەڕێزان ماوەک پێش ئێستا نووسراوێکمان نووسراوێکی ڕێکلامیمان لە دەستگای تەوزیع کرد کە باخچەیەکی منداڵان بە ناوی باخچەی منداڵانی بێلمۆنتی ناحکومی ئینگلیزی طبعا ئەو باخچەیە کەسانێکی جێسیقە و جێمتمانەی ئێمە سەرپەرشتی دەکەن ئێمە دایان ناسین لە نزیکەوە وەکو سیقە و متمانە بوون لێکوانش ئەو بڕۆشەرەوە ئەو نووسراویان تەوزیع کردیە هەر کەسێک منداڵ لەو تەمەنی هەبوو حەزی کردواتە شوێنێک ئەوە بڕاستی ئێمە دایان ناسین و پشگیریان دەکەین وەکو ناسین لێستاش داشکانیان کردیە دەتوانین ئیسفادەیان لێ بکەین ئینشاءالله ئەوەی معلوماتی زیاتریشی ویست لە پرزگەی بڕۆشەرەکە هەیە نووسراوەکە هەیە دەتوانن ئیسفادە لێ بکەن بەڕێزان وەکو باسم کرد ئەو ڕۆکە تەنها یەکەم و دووەم و سێمەکان لەگەڵ سەرنوتەکان خەڵات دەکەین ئەوانی تر دواتر ئینشاءالله ڕای دەگەینین کەوە تەنها کاتە دەیان دەین ئینشاءالله دووبارە بەخێربێن خۆشحاڵ بانە ئامادەبوونتان خوای گەورە هاتنتان بەرز هاتنتان پاداشتم داتەوە لەسەری و ئەمەش دڵخۆش بەڕاستی بهاتنتان والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشتی بەخێری مامۆستا محەممەد بداتەوە بەڕێزان ئامادەبووانی ئازیز بۆ ناسینی زیاتری دەستگای نووری حکمە بینەری ڤیدیۆیەکی دی کۆمنتاری دەبین بفەرمون. نووری حکمە دەستگایەکی پەروەردەیی و ڕۆشنبیری ناحکومیە کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەیی و زانست و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی لە بەرواری 18 2007
لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێ لە سەردەستی ستافێکی شارەزا و بازبوون لە ژێر ناوی سەنتەری حکما لە شاری هەولێر دامەزرا کە دواتر ناوەکەی گۆڕا بۆ دەستگای نووری حکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری. دەستگا دەستەی دامەزرێنەری تایبەت بەخۆی هەیە و خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند. دیدی نووری حکما بوون بە پێشەنگ و سەرچاوەیەکی کاریگەر لە بواری پەروەردە و خزمەتکردن بە قورئانی پیرۆز و ڕۆشنبیری گشتی و ئاشناکردنی کۆمەلگا بە چەمک و بەها باڵاکانی ئاینی ئیسلام لە پێناو بەدەستێنانی ڕەزامەندی خوای گەورە پاشان خزمەتکردنی گەل و نیشتیمان. پەیامی نووری حکما خزمەتکردنی کۆمەلگا لە ڕێگەی پێگەیاندنی تاک بە پەروەردەی قورئانی. نووری حکما جگە لە نووسینگەی دەستگا و لقەکانی چەندین بازنەی لە خوار لقەکان کردوتەوە کە بە بەردەوامی خول و چالاکی قورئانی پیرۆزی تێدا بەڕێوە دەچێت. دەستگای نووری حکما استراتیژیەتی وایە کە هیچ کاتێک سەنگەر لە موسڵمانان ناگرێ بەڵکو بە پێویستی دەزانێ و هەموو کات هەوڵ دەدا موسڵمانان تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2019 ڕێکخراوی حکما لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حکما. لەبەرەوەی توێژی منداڵ و نەوجەواناندا توێر کۆمەڵگەیەکن دەستگا گرنگێکی زۆری پێداون. ساڵانە بە تایبەتی لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خول و سیمینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. هەروەها لە مانگی ڕەمەزان پرۆژەی چاکەکاری تایبەت بە قوتابیان لە ماڵەوە ئەنجام دەدرێت کە پێکهاتووە لە چەندین پەرستش و کار و چالاکی پەروەردەیی. یەکێکی تر لە سەرەکی ترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەمە بەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵتەجوید و خوێندنی وانەی پەروەردەیی قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ قوتابیانەشی کە تامەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی بەهرەدارانی تایبەت بە لەبەرکردن کردوتەوە کە لە ماوەی 3 ساڵیان کەمتر تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. دەستگا ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی پێشبڕکێی نووری دڵانی قورئانی پیرۆز لەسەر ئاستە جیاوازەکان. ئەمە جگە لە هەڵسەنگاندن و بەخشینی بڕوانامە بەوانەی کە هەموو قورئانی پیرۆزیان لەبەرە لەلایەن لیژنەیەکی تایبەت سەربەدەستەی قورئان لەبەران کە ئەرکی ئەم دەستەیە سەرپەرشتیکردنی قورئان لەبەران و پەرەپێدان بە توانستولی هاتووییان لە ڕێگەی دانانی خشتەی پێداچوونەوەی قورئانی پیرۆز و هەڵسەنگاندنی بەردەوام و کۆڕ و سیمینار و خولی تایبەت. دەستگا گرنگی دەدا بە ماڵەتی دروست خوێندنەوەی قورئان کە لەلایەن دەستەی باڵای ڕاستاندنی قیرائەتی قورئانی پیرۆز سەرپەرشتی دەکرێت. سوپاس بۆ خوا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست دە ڕیوایەت و قیرائەتە جیاوازەکان وەردەگرن. دەستگا گرنگی تایبەت دەدا بە بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی زیاتری ئەندام و مامۆستایانی. بۆیە لەم پێناوەدا ئەکادیمیای نووری حکمەی ڕاگەیاند کە کۆمەڵێکتەوەر و بابەتی جیاواز و هەمەلایەن لەخۆ دەگرێت. جگەل لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێ بە برەودان بە بیری ئەلوەسەتیە و بتەوکردنی پەیوەندی لەگەڵ دەستگا و ڕێکخراوە هاوشێوەکان هەروەها سازدانی خول و سیمینار و پانێڵ و پێشانگای کتێب و خولی ئۆنلاین و چالاکی وەرزشی. ئەمە جگە لە نووسینی چەندین کتێب و بڵاوکراوە لە بوارە جیاجیەکان ئەمەش لە پێناو پەرەپێدان و بەرەو پێشبردننی توانای ئەندام و مامۆسایان و قوتابیانی دەستگا بە تایبەتی و سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا بەگشتی. هەموو ئەو کار و چالاکیانش بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێن لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکان. بەڕێزان ئێستاش وتەیەک پێشکەش دەکرێت لەلایەن سەرۆکی دەستگای نووری حکما دکتۆر عەبدوڵڵاه حەداد با جەنابیان بفەرموێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرتادا بناوي أنجمني باڵای دەستگا دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتەکانی نووسینگە دەکەم بە تایبەتی بەڕێوەبەرایەتی پەروەردە و هەموو ئەندامان لە هەر بەشێک لە بەشەکانی ئەو نووسینگەیە کار دەکەن کە دیارە بە هەمووی پێکەوە ئەو کارە جوانە ئەنجام دەن خوای گەورە لە هەموو لایە قبول بکە و بە تایبەتیش بەشی منداڵ و نەوجەوانان هەم وەکو ئەندامان و هەم وەکو مامۆستایانی بەڕێز خوای گەورە پاداشت خێرتان بداتەوە. خوای گەورە ئەو هەوڵ و ماندووبوونەتان بکاتەمایی قورسبوونی تەرازووی حەسەناتتان خوای گەورە لە هەموو لایە قبول بکە یا ڕەبی. بەڕێزان لە سوورەتی ئەلبەلەد خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی لقد خلقنا الإنسان في كبد
زانان بدو شێوێ لێشیان دایتەوە ئەو ئاتەی لقد خلقنا الإنسان في كبد بەلامی تەوکیدی قەسەمی و بە قەدی تەحقیق دەفەرمی ئێمە ئینسانمان دروست کردیا لە مەشەقەت لە زەحمەتی. ئیتر زانایان دەفەرمونون بە دوو شێوە، یەکەمیان واتە ئەو ئینسانە سبحان الله هەر لە کاتێک کە مەلۆتکەیە لە دایک دەبی مەلۆتکەیە بەسەر پێیان دەکەوی و ئیتر گەورە دەبی و گەنج دەبی و پیر دەبی و هەموو خۆناغەکانی ژیانی سبحان الله مەشەقەتە، هەموو خۆناغەکانی ژیانی مەشەقەت لە دوای مەشەقەت. لێک دانەوەی دووەم دەفەرمونون لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد، واتە خوای گەورە ئەو ئینسانی بە شێوەیە خەڵق کردیە توانای هەیە ئیشی پڕ مەشەقەت ئەنجام بدە، یعنی توانای پێبەخشیە ئیشی پڕ مەشەقەت و پڕ بە زەحمەتی ئەنجام بدە، لە توانایدا هەیە بە فەزلی خوای گەورە. ئیتر لە جەمعی بەینی ئەو دوو تەفسیرە دیارە ئەو هێز و توانایی کە خوای گەورە بە ئینسانی بەخشیە لەوەی کەوا ئیشە پڕ لە مەشەقەتەکان ئەنجام بدە، ئەسڵ وایە هەوڵ بدە لە بۆ ئەوەی کەوا لە دوای ئەو قۆناغە زەحمەت و ناخۆشیانی کە لە ژیان دەیبڕی بگاتە ژیانێکەوە هیچ زەحمەت تێدا نەبێت کە ئەویش لە بەهەشتە، کە ئەویش لە بەهەشتە. کاتێکەوە ئەهلی بەهەشت دەستنە بەهەشت چی دەڵێن؟ الحمد لله الذي أذهب عنا الحزن. حمد و سەنا لە بۆ ئەو زاتەی کەوە حەزەن و ناخۆشی و مەشەقەتی لەسەرمان نەهێشت کە ژیانی دنیا بوو. وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت لا راحەتە فی الدنیا، بەڕاستی ڕاحەت و ئیسراحەت لە دنیادا نییە. لێیە بەڕێزان باشترین شت کە خوای گەورە سبحانه وتعالى ئەو توانای پێمان بەخشیە باشترین شتەوەی وەڵڵاهی لە خزمەتی قورئانی پیرۆز سەرفی بکەین. لێیە دەستخۆشی لۆ مامۆستایان، لۆ ئەندامان، لۆ سەرپەرشتیاری قوتابیان کە ئەو تااقەت و ئەو ئیمکانیەتەی پێی بەخشینە سەرفی دەکەن لە پێناو فێرکردنی منداڵەکانیان و ئاشناکردنیان بە پەیامی ڕەب العالەمین تاوەکو لە نەتیجەدا بە خۆیان و بە منداڵەکانیان بە ئیزنی خوای گەورە بگەنە ئەو قۆناغەی کەوا لە بەهەشتدا بڵێن الحەمد لله الذي أذهب عنا الحزن. ڕەجا وایە هەمومان پێکەوە بە ئیزنی خوای کە بەشدارین لەو پرۆسەیە خوای گەورە لە هەمومان قبول بکاو، خوای گەورە سبحانه وتعالى بەو شێوەیە لە بەهەشت کۆمان بکاتەوە. و بەنسبەت منداڵانی ساوگەشیش لە حەدیثێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی کە ئیمام بەیهەقی ڕوایەتی کردی و ئەبوو هورەیرە دەژێڕێتەوە خوای لە ڕازی دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی من تعلم القرآن في شبيبته اختلط القرآن بلحمه ودمه. هەر کەسێک قورئانی پیرۆز لە تەمەنی منداڵێتی و گەنجێتی فێر ببی خوای گەورەوە دەکا ئەو قورئانە لەگەڵ خین و گۆشتی تێکەڵاو بی لێی جیا نابیتەوە سبحان الله. ئیتر هەنیئەن لەکم بەڕاستی ئەو منداڵانە بە ئیزنی خوای لەو کەسانە دەبن کەوا یەختەلیط القورآن بلحمهم ودمهم. ئیتر بەو شێوەیە لەگەڵ قورئانی پیرۆز بەردەوام دەبن، دەبنە مای چاوڕۆنی دایک و باوچیان و دەبنە مای چاوڕێن لە بۆ دەستگاش بە ئیزنی خوای گەورە هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. بەڕێزان دیارە ئێمە ئەوڕۆ کاتێکەوە ئاهەنگ دەژێڕین بۆیکەوە ساڵێک قۆناغێک لە تەمەنمان بە خۆمان و بە مامۆستایان و بە ئەندامان و بە دایک و باو و بە منداڵان لە خزمەتی قورئانی پیرۆزدا بووین. الحەمدولله لەسەر ئەوەیکەوە ئەو تەمەنی پێبەخشین و بە ناوی خوای گەورە و بسم الله تعالى دەست بە قۆناغێکی دیکە دەکەین لە بۆ ساڵی داهاتوو. ئەوڕۆ کە لێرە خەڕبووینەوە هەممان دڵمان خۆشە بۆی کەوا قۆناغێکمان بڕی الحەمدولله لە پێناوی لە خزمەتی قورئانی پیرۆز هەم لە منداڵەکان و هەم لە دایک و باوکان و هەم لە مامۆستایان و ئەندامان کە بەڕاستی جوهد و ماندووبوونی خۆیان دەبینەوە. دڵمان خۆشە بە تەئکید، بەڵام بزان کەوا دڵخۆشی ڕاستەقینە لە بەهەشتە بە ئیزنی خوای گەورە لە قیامەتە کاتێکەوە فعلەن دەبینی ئەو کاتانت کە لە خزمەتی قورئانی پیرۆز سەرف کردێ لەوێن دەرێ خوای گەورە چەند بە گەورە لێتی وەرگرتیە بەچە ئەجر پاداشتێک پاداشتت داتەوە لەو کەسانە بیکەوە اقرأ القورآن وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی اقرأ وارق ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية تقرأها. بإذن خوای گەورە ئەو منداڵان هەمووی لەو کەسان دەبن و سەرپەرشتیاران و مامۆستایان و ئەندامانش هەمووی بەشدار لەگەڵیان کە لەو جوهدە بەشدار بووینە. وە لە کۆتاییشدا ئەوەندە دەڵێم مامۆستا محەممەد باسی ئەوەی کردکەوە
یەکەم و دووەم و سێمەکان و سەرکەوتوەکان و ئیواشێکە لە هەفتای کەمتر هینا لەوانەیە بمینێتەوە لە ساڵێکی دیکە بەو خودایی هیچ مشکلەیەک نییە بە تایبەتی یعنی قسەکەم لەگەڵ دایک و باوکانە هیچ دڵت پێتون نەبی ئەگەر کوڕەکەت یان طبعا کسانیشمان هەیە کچەکەت لە سەتا هەفتا کەمتری هینا ئەوە مشکلەیەک نییە مهم وی خەریکی قورئان بی مهم وی لەسەر ئەو ڕێگایە بی وەکو زانایان دەفەرمون لەسەر ڕێگا ڕاستەکە بە ئەگەر نوستیشی قەیدی ناکە بەس لامەدە لەسەر ئەو ڕێگایە شەر نییە هەمومان متەفەوق بین بەڕاستی خوای گەورە ئێمەی وا خەڵک کرد هەر ئێکە و تاقە ئیمکانێتێکمان هەیە کەواتە بەڕاستی دڵمان پێتون نەبی ئەگەر ئەو ساڵە ماینەوە لۆس مهم ئەوەیە بەردەوام بی لەسەر ئەو ڕێگا ڕاستە و هەتا وەکو بە ئیزنی خوای گەورە کۆتاهەناسەمان لەسەر ئەو قورئانەی تەواو دەبیتن دووبارە پیرۆزبایی لە قوتابی چاوگەشەکان و لە دایک باوچیان دەکەم لە خوای گەورە دەپاڕێمەوە جوهدی مامۆستایان و ئەندامان خوای گەورە قبولی بکەو و هەروەها ئەم دانانش ببنە مای چاوڕۆنی هەم لە بۆ دەستگا و هەم لە بۆ دایک باوکان هەم لە دنیا و هەم لە قیامەتیش وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين خوای گەورە پاداشی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد بداتەوە قوتابیانی خۆشەویست سەر بەرشیارانی قەدرگران ئێستا بە یەکەوە بینەری کار و چالاکیەکانی بەشی منداڵ و نەوجەوانانی کوڕان دەبین لە ساڵی خوێندنی 2023 و 2024 کە بە سوپاسەوە لەلایەن بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری نووسینگە ئامادەکراوە با بفەرمون لا إله إلا الله هر بندي أوين باكو بگردی بۆ خوا دەستکردی ئەوین من ماسیم ڕیشم هەیە بزانن کە سوودی چییە دیاری خوای میهرەبانە تا پێی بدەم هەناسە من ماسیم ڕیشم هەیە بزانن کە سوودی چییە دیاری خوای میهرەبانە تا پێی بدەم هەناسە لا إله إلا الله هەر بەندەی ئەوین پاکو بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین من وشتر کەشتی بیابان قەت نامرم لە تینوان خدا کۆپارەی پێداوم چەندین ڕۆژ ئارام دەگرم من وشتر کەشتی بیابان قەت نامرم لە تینوان خدا کۆپارەی پێداوم چەندین ڕۆژ ئارام دەگرم لا إله إلا الله هەر بەندەی ئەوین پاکو بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین پاکو بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین من گوڵی نێوباخانم خاوەن ڕەنگێکی جوانم من خوا بەدی هێناوم ڕەنگ و بۆنی پێداوم من گوڵی نێوباخانم خاوەن ڕەنگێکی جوانم من خوا بەدی هێناوم ڕەنگ و بۆنی پێداوم لا إله إلا الله هەر بەندەی ئەوین پاکو بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین من هەڵۆم تیژە چاوم خدا ئەو بەهرەی پێداوم تاکو لە دوور ببینم نێچیرێ بەدەست بێنم من هەڵۆم تیژە چاوم خدا ئەو بەهرەی پێداوم تاکو لە دوور ببینم نێچیرێ بەدەست بێنم لا إله إلا الله هەر بەندەی ئەوین پاکو بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین لا إله إلا الله هەر بەندەی ئەوین پاکو بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین الله گەورەمانە الله الله یا الله گەورەمان الله گەورەمانە ئاگات لێمانە ئەی تاکو تەنها الله گەورەمانە الله الله یا الله گەورەمان الله گەورەمانە ئاگات لێمانە ئەی تاکو تەنها پاکو بێگەردی بۆ تۆ ئەی زیندوی هەمیشەیی پاکو بێگەردی بۆ تۆ ئەی زیندوی هەمیشەیی پاکو بێگەردی بۆ تۆ ئەی کانگای سێ مزگەوتی تایبەت هەن ڕێگا ئەبڕین بۆ لایەن وەرن با بۆتان باسکەم گوێم بۆ بگرن ئازیزان سێ مزگەوتی تایبەت هەن ڕێگا ئەبڕین بۆ لایەن وەرن با بۆتان باسکەم گوێم بۆ بگرن ئازیزان یەکەمیان لە مەککەیە بۆ باوەڕدا ڕووگەیە یەک نوێژی ئەو مزگەوتە وەکو 100,000 نوێژە یەکەمیان لە مەککەیە بۆ باوەڕدا ڕووگەیە یەک نوێژی
نوێژی ئەو مزگەوتە وەکو سەد هەزار نوێژە چی ناوە ناوی مزگەوتی حارامە دوام مزگەوت باسەکەم لە ناو مەدینەدایە نوێژێکی وەک هەزار نوێژە ئەچین پشت بەو خودایە دوام مزگەوت باسەکەم لە ناو مەدینەدایە نوێژێکی وەک هەزار نوێژە ئەچین پشت بەو خودایە چی ناوە مزگەوتی پێغەمبەرگیان سێ مزگەوتی تایبەت هەن ڕێگا ئەبڕین بۆ لایەن وەرن با بۆتان باسکەم گوێم بۆ بگرن سێم مزگەوت لە قودسە یەکەم ڕووگا بوو بۆ نوێژ ئەگەر نوێژێکی تیا بکەین یەکسانە با 500 نوێژ سێم مزگەوت لە قودسە یەکەم ڕووگا بوو بۆ نوێژ ئەگەر نوێژێکی تیا بکەین یەکسانە با 500 نوێژ چی ناوە مزگەوتی ئەقساینەوە سێ مزگەوتی تایبەت هەن ڕێگا ئەبڕین بۆ لایەن وەرن با بۆتان باسکەم گوێم بۆ بگرن ئازیزان نێزام بۆ بکە ڕێبواری ماڵی خوا سڵاوم بگایەنە بە خۆشەویستی خوا نێزام بۆ بکە ڕێبواری ماڵی خوا سڵاوم بگایەنە بە خۆشەویستی خوا سەیری کاکابەی ڕازاوە با نور و شکۆ نەخشاوە سەیری کاکابەی ڕازاوە با نور و شکۆ نەخشاوە خودا بۆ خۆی دەیپارێزێ لاوێ نزای زۆرم بۆ بکە نزام بۆ بکە ئەی ڕۆژ توی با هیممەت لا نێو سافە و مەڕوە ئەی نۆشکاری زەمزەم بۆم بپاڕێراوە ئەی ڕۆژ توی با هیممەت لا نێو سافە و مەڕوە ئەی نۆشکاری زەمزەم بۆم بپاڕێراوە سەرکەوتوو بۆ کێوی ڕەحمە ئەی ئارام و خاوەن خەندە سەرکەوتوو بۆ کێوی ڕەحمە ئەی ئارام و خاوەن خەندە تۆ لا خودا داوام بۆ بکە داوای ڕازی بوونم بۆ بکە نزام بۆ بکە مژدابێ ئەی هاتوو بۆ لای خوا خۆشەویستی محەممەد دڵمی پڕ کردووە مژدابێ ئەی هاتوو بۆ لای خوا خۆشەویستی محەممەد دڵمی پڕ کردووە بڕۆ بۆ دەروازەی سالام زۆر با ڕێز و با ئیحتیرام بڕۆ بۆ دەروازەی سالام زۆر با ڕێز و با ئیحتیرام سڵاو لا پایام بەر بکە لالای ئەولا بیرمان ماکە نزام بۆ بکە نێزام بۆ بکە ڕێبواری ماڵی خوا سڵاوم بگایەنە بە خۆشەویستی خوا نێزام بۆ بکە ڕێبواری ماڵی خوا سڵاوم بگایەنە بە خۆشەویستی خوا سەیری کاکابەی ڕازاوە با نور و شکۆ نەخشاوە سەیری کاکابەی ڕازاوە با نور و شکۆ نەخشاوە خودا بۆ خۆی دەیپارێزێ لاوێ نزای زۆرم بۆ بکە نزام بۆ بکە باوکم ئەڕوا بۆ مزگەوت ئەڵێ تۆ ژوارە کوڕم هەر ئێستا خۆت حازرکە با بڕۆی نوری دڵم باوکم ئەڕوا بۆ مزگەوت ئەڵێ تۆ ژوارە کوڕم هەر ئێستا خۆت حازرکە با بڕۆی نوری دڵم ئەچم خۆم حازر ئەکەم جلی جوان لەبەر ئەکەم ئەو پۆشاکە زۆر کورتە کوا پۆشاکی مزگەوتە ئەچم خۆم حازر ئەکەم جلی جوان لەبەر ئەکەم ئەو پۆشاکە زۆر کورتە کوا پۆشاکی مزگەوتە باشەکەم پۆشاکە بێ
درێژ و داپۆشەر بێ بابەگیان باش با سەرچاو ئێستا چۆنە ئێستا تەواوە باشاکەم پۆشاکە بێ درێژ و داپۆشەر بێ بابەگیان باش با سەرچاو ئێستا چۆنە تەواوە باوکم ئەڕوا بۆ مزگەوت ئەڵێ تۆ ژوارە کوڕم باوکم ئەڕوا بۆ مزگەوت ئەڵێ تۆ ژوارە کوڕم خۆشم ئەوێ پەپوەکەم لەگەڵ خۆما ئەیهێنم لە مزگەوت یاری ئاکەم نانانا بێ کوڕەکەم خۆشم ئەوێ پەپوەکەم لەگەڵ خۆما ئەیهێنم لە مزگەوت یاری ئاکەم نانانا بێ کوڕەکەم مزگەوت یاریگانیە هەر بۆ خوا پەرستیە ئەی پەپوو با لە ماڵ بێ بەسەر چاو خامت نەبێ مزگەوت یاریگانیە هەر بۆ خوا پەرستیە ئەی پەپوو با لە ماڵ بێ بەسەر چاو خامت نەبێ وەرە عاتر لە خۆت بە لە ناو مزگەوت بۆن خۆش بە عتراکە بۆنی چۆنە وەک گوڵی باخ بابۆنە باوکم ئەڕوا بۆ مزگەوت ئەڵێ تۆ ژوارە کوڕم باوکم ئەڕوا بۆ مزگەوت ئەڵێ تۆ ژوارە کوڕم ئادا باکان لەبیر ناکەم جوان جێباجێیان ئاکەم جلی پاک و بۆنی خۆش دوور ئابم لە شتی نەخۆش ئادا باکان لەبیر ناکەم جوان جێباجێیان ئاکەم جلی پاک و بۆنی خۆش دوور ئابم لە شتی نەخۆش باوکم ئەڕوا بۆ مزگەوت ئەڵێ تۆ ژوارە کوڕم باوکم ئەڕوا بۆ مزگەوت ئەڵێ تۆ ژوارە کوڕم پێشنان خواردن یەکسەر ئەڵێم بیسمیلا بیسمیلا پێشنان خواردن یەکسەر ئەڵێم بیسمیلا بیسمیلا با دەستی ڕاستنانە خۆم سەرەتا لا بەردامی خۆم پێشنان خواردن یەکسەر ئەڵێم بیسمیلا بیسمیلا دواینان خواردن ئەڵێم ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا دواینان خواردن ئەڵێم ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا خواردناکەم تاواو داکەم سپاسی دایەکیاناکەم دواینان خواردن ئەڵێم ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا لا پێشوانە خوێندن ئەڵێم بیسمیلا بیسمیلا لا پێشوانە خوێندن ئەڵێم بیسمیلا بیسمیلا واناکان تاواو داکەم هەموویان لا بەرداکەم لا پێشوانە خوێندن ئەڵێم بیسمیلا بیسمیلا پاش دەرچوونم ئەڵێم ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا پاش دەرچوونم ئەڵێم ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا سوپاس خۆیە تۆش مامۆستا هاوکار میلا خوێندنما پاش دەرچوونم ئەڵێم ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا سبحان الله والحمد لله لا إله إلا الله سبحان الله والحمد لله لا إله إلا الله هەر کاتێ لا خەو هەستم من بیسمیلا ئاکەم کانێژیشم ئەنجامدا ئەلحەمدولیلا ئاکەم سبحان الله والحمد لله لا إله إلا الله سبحان الله والحمد لله لا إله إلا الله لا 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 کاتێ دەستم بە خواردن کرد ئاڵێم بسمیلا لا پاش تاواو بوونیش ئاڵێم ئەلحەمدولیلا سبحان الله والحمد لله لا إله إلا الله سبحان الله والحمد لله لا إله إلا الله سبحان الله والحمد لله لا إله إلا الله لا 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 خی گەورە پاداشتی بەڕێوبەراتی ڕۆشنبیری بداتەوە قوتابیانی قورئان دایک و باوکانی ئازیز لە کۆتا بڕگەی ئاهەنگەکەمان دەرئەنجامەکان ڕادەگەینین و یەکەمەکان و نمرە نایەبەکان خەڵات دەکەین بۆ ئەم مەبەستە داوا لە بەڕێز مامۆستا محەممەد هەنارەیی بەرپرسی بەشی منداڵ و نۆجەوانان دەکەین بۆ ڕاگەیاندنی ئەنجامەکان. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. تابعيني عزيز طبعا لاي ايما هیچ کەس کەوتو نییە چونکە هەر کەسێک
بەشداری لە حەلەقاتی قورآنی بکە حتا ئەگەر لە گەریشان دابنیشی حتا ئەگەر بەلاشیان دابڕۆ و دڵی پێیان خۆشبی ئەز و پاداشخۆی وەردەگری لێلای ئێمە هەموو سەرکەوتون کەسمان نییە کەوتوبی بەڵام لەبەر ئەوەی جوهد و ماندووبوونی کەسەکان دەگۆڕێ لۆیش ئەو کەسەی کە جوهد و ماندووبوونی زۆرتە و زیاتر شەون و خۆنی کردێ و زیاتر ماندوو بووە قورآن زیاتر لەبەر کردی حتمەن ئەوەش پاداشی زیاترە لای ئێمەش وەکو مرۆڤەکان ئێمەش خەڵاتی تایبەتی دەکەین لەبەرەوەی هەوڵ و ماندووبوونی زیاترە و ئەوانەی کەوا نمرە بەرزەکانن وەکو باسمان کرد هەمووان خەڵات دەکەین بە تایبەتی یەکەم و دووەم و سێم لەسەر ئاستی قۆناغەکان هەردوو ڕۆژی و هەروەها نمرە نایبەکان عینەوەتەکان بەرەو سەرێ ئەوانش خەڵاتی تایبەتیان دەبی و ئەوەی کە دەریش سووە دواتر ینی نەتیجەکانت دەینەوە و ئەوەی کەوتوش وەکو باسمان کرد وەکو کارت نایدەینێ بەڵام وەکو دەرەجە نمرەکانی دەینەوە کە پێش دڵ لە چ کەتیە و تاریخی ئەو ڕۆژی کە ئیمتحانی دەوریۆم دەکاتن ئەویش لەسەر کارتەکەی نووسرایە لەسەر نووسراوەکەی سبحان الله والحمد لله لا إله إلا الله لا 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 کاتێ دەستم بە خواردن کرد ئاڵێم بسم الله لا پاش تەواو بوونیش ئاڵێم الحەمدولله سبحان الله والحمد لله لا إله إلا الله سبحان الله والحمد لله لا إله إلا الله لا 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 کە ئەستێرە ئابینم ئاڵێم سبحان الله کاتێکیش گوڵێکم بینی ئاڵێم ماشەڵڵا سبحان الله والحمد لله لا إله إلا الله سبحان الله والحمد لله لا إله إلا الله لا 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 تاخوا دڵخۆشیم پێ بدا داکەم یادی خوا هەموو کات و هەموو ساتێ ئاڵێم یا الله سبحان الله والحمد لله لا إله إلا الله سبحان الله والحمد لله لا إله إلا الله أي طيبة أي طيبة أي درماني داردان تا مزروي باروشي دي دارتين باروشي دي دارتين أي طيبة أي طيبة أي درماني داردان تا مزروي باروشي دي دارتين
ئاسا پایەمبەرمان مانگاسا زۆر جوانە زۆر جوانە زۆر جوانە پایەمبەرمان زۆر جوانە مانگاسا 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 پایەمبەرمان مانگاسا زۆر جوانە زۆر جوانە زۆر جوانە پایەمبەرمان زۆر جوانە دەستی ئازیزمان وەک پاڕەی گوڵ بوو ئەڵڵا ئەڵڵا کە دەستت لێدا